بەهۆی تەشەسەنی ژمارە ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە بەتایبەتی لە کوردستان بەگشتی ژمارەێک لە فەرمانبەرانی ئەمەش بەداخەوە تووشی ئەو ڤایرۆسە بوون لەبەرەوەی کە فەرمانبەرەکانی ترمان توش نەبنەوە بەرکەوتشمان لەگەڵ هاوڵاتیانان نەبێت و هاوڵاتیانیش توش بن بۆیە بەڕێز کێستانخان سەرۆکی شارەوانی هەڵەبجە دوای پەیوەندیکردن لەگەڵ وەزارەتی شارەوانی گەشتوگوزار و پارێزگاری هەڵەبجە بڕیادرا بۆ ماوەی 10 ڕۆژ ئێمە دەوامان نەوەلیانی لە ڕۆژی دووشەمە 5 دەی 2020ەوە هەتاکو دەی 2020 بەڵام لەبەرەوەی کە دەی دەکەوێتە پێنجشەمە هەرخۆی دەوام نییە جمعە و شەمەشێکێتە سەر سیانزەی مانگێکی یەکشەمە ئینشاڵڵا دەوامە بێت و بە هیوە تەندروستێکی باش بۆ سەرجەم هاوڵاتیانە بەداخەوە کاریگەری زۆریشی هەیە بەڵام ئێمە ناچار بووین ینی ڕێگەی خۆپاراستنەکەمان هەڵبژار لەبەرەوەی کە زیاتر تەشەنە نەسێنە بەرەوەڵا وڵاتیان تووشی گرفت دەبن ئێمەش پێمان نەخۆشە کە داوام ناکەین بەڵام بۆ دۆزنی و حەلێکی وەسەد پێویستە ئێمە داوام نەکەین بۆ مای ئەم 10 ڕۆژە